هەر کەسێ مانگی پیرۆزی ڕەمەزان بە ڕۆژوو بێ بە بڕوابوون و چاوەڕوانکردنی پاداش لە خوددا لەسەری خوددا دەیکاتە هۆکاری سڕینەوەی تێکڕای تاوانەکانی پێشووی هەموو تەمەنی. بۆچی بە ڕۆژوو دەبین؟ بۆ ئەوەی فەرمانی خوددا بەجێبگەێنین، بۆ ئەوەی یەکێک لە پایەکانی ئیسلام بەجێبگەێنین، بۆ ئەوەی خێر و بەرەکەتمان بەدەستکەوێ. بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی لە عەذابی جەهەنەم خوددا بمان پارێزێ و بە دوورمان کە. بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی ببینە خاوەنی پاداشتی هەرە مەزن و لێخۆشبوونی زۆر تایبەتی خوددا بۆمان. بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی لە حەز و ئارەزوە نابەجێکان بە دوور بین. بە ڕۆژوو ئەبین چونکە بەڕاستی هەر ڕۆژووە کە هاوتای نییە لە هەموو ئیسلامدا. بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی ڕۆژوو تکامان بۆ بکە لای خوا تەبارەکە و تەعالا. بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی دڵمان پاکەینەوە لە حقد و ڕق و کینە لە خۆ بە گەورەزانی. بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی فێری دان بە خۆداگرتن بین، فێری ئارامگری بین. بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی دەرگاکانی خێری خودامان لە ڕوودا واڵا بکرێ. بە ڕۆژوین بۆ ئەوەی دوعاکانمان وەرگیرێ لەلایەن خواوە تەبارەکە و تەعالا. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی شاد و کامەران بین. ئەو هەموو خەفەتەی خواردمان لەو 11 مانگەیە لەسەر دنیا و شتی تر، ڕەمەزان وەختی تر شادی و خۆشی دڵانە. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی خوددا خۆشی بوین. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی فریشتەکانی خوددا دوعامان بۆ بکەن. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی بۆنمان خۆشکەین. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی فێری تەقوا و ملکەچی خوا بین و لە حرام خۆمان پارێزین. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی جڵەوگیری نەفس و دڵ و دەرونی خۆمان بکەین. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی خاوەنی لە شولارێکی ساغ و سەلامەت بین. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی خوددا بەهەشتمان بەنسیب بکە ئینشاء الله تعالی. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی ببینە خاوەنی کۆشکە نایابەکانی بەهەشت. بە ڕۆژوو بین بۆ ئەوەی ببینە ڕازگۆیان و شەهیدان. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك